یارانە کوردەوار دەوڵەتە فاسد ئێرانی لە حەزیزە تاریخی خۆیان بەرەو نابودیە هەتایی ئەڕوات. دەوڵەتە ئێرانی گەرە کێسی بە قەلبە واقعیەت زەهنە ئێمە مشەوەشکا کە نەفامیم فەتحەکانمان لەکوێ بوو. وتم دەوڵەتە ئێرانی دووچارە ئشتباکەین، ئشتباکە دەوڵەت هیچێک نییە بێجگە لە مؤسسات وا دوێ کە بەردەکانە ناوە خیابان تەبدیل بوو بە نەهاد ئەرتشە کوردان لە شارە شنۆ، وا تەبدیل بوو بە نەهادە بیمارستان لە شارە سنە. دەوڵەتە ئێرانی گەرە کێسی بێژێ ئازادیە شنۆ بە تەنهایی دەرچوونە هەیکەلە فیزیکیە سپا بوو ئەگەر ئێستا بە هەزاران نیروی بۆ ئەگەڕێنێتەوە تا ئێمە هەست بکەین شکستمان خواردگە. ئەمە سەرەتای نابودیە تۆ ئەربابەکەتە. پێت وایە ئەمە نازانین تۆ ئەبزارە لەدەسە؟ ئەو ئتفاقەی کەوتگە بەر لەوەی سپاهیەکانە تۆ لە شارە شنۆ لە پادگان بوون لە ناوە چینەکان مشک ئێمە سەنگەریان گرتبوو. دەوڵەتە ئێرانی و مؤسسات دەوڵەتە ئێرانی ئیتر لە زەهنە ئینسانە کوردیان نەماگە. بە ملیۆن نیرو بێری تەناوە شارە شنۆ، خەڵک شنۆ مل بە تۆ نادات. سەربازەکانت ئێشێ مشەما بوەسلونە ناوە خیابانەکانە بڕۆن، وەکو ڕسقە ناوە فازڵاو نەفتەکەن بەسەریانە و ئەیان سووتێنن. دوێشەوتم ئەبێت خەڵک شنۆ بزانێت دەوران سازی کرد، تاریخ سازی کرد، خەڵکە کوردی متعەین کرد لە هیچ بورهەیەکی تاریخیە. ئەوەی وا ئمڕۆ بەها ئەدات و بەرفیشەک ئەکەفێ بە فیڕۆن نەچوو، کوڕە 16 ساڵەی شنۆ بە فیڕۆن نەچوو، خەڵکی متعەین کرد، کوردانی بە زهور گەیاند. دانە بەدانەی ئەو یارانە کوردەوارە کە منتەزر بوون خوێنیان بە فیڕۆ نەچێت، ئەم دەقیقە ئەم لەحزە بە فیڕۆ ناچێ. هەر خوێنێ هەر بەردێک ئەتەقێت مردمێک لە پوزیشن دەرتێرێت و ئەیکا بە کوردان. وەختێ وتی هەنێ مەگێڵیم یەکە شاران تازین دەکەرمێ ئاینە کوردان، ئەوە ئاینە کوردان زیندوو ئەبێت. هەر بەهایە کە تەحمیل ئەکەن بە مردمێکی تر متعەین ئەکات. وا ژن و دایکێ لە کرماشانە لە پزیشک تێتە دەرۆ ئەی کوژن، خەڵکە کرماشان لە کورد بوون و مردم بوونا متعەین ئەکات. ئەمە ئیتر خوێنە حەج کەسێ نییە بە فیڕۆ بچێت. لە بەرامبەرە هەر سەرکوبێکا کە ئەیکات، لە بەرامبەرە هەر هێرشێکی متەجاوزانە کە ئەیکات، خەڵکێکی تازە تێتە بەرەی خەڵکۆ. لە پۆزیشنە معلم بوون و متخصص بوون و مهندس بوون و پزیشک بوون دەرتێ ڕوت و قوت ئەبێ بە ئینسانە کوردیە کوردان. دەوڵەتە ئێرانی خەریکە بمبارمانە شارە شنۆ ئەکات، لەگەڵ هەر بمبێکا کە هەواپەیماکانی خاتە خوارۆ. شارە شنۆ ئەبێ بە پاندەمی دەبێ بە هەزاران کۆکتێل ملۆتۆف بەسەریان نابێتە خوارۆ. جبهەیە شەڕ سەرزەمینە کوردەوارە. یاران ئاخێزە کوردەوارە سەربەخۆمە فەرمانە لە شارە سلێمانی، لە شارە هەولێرە، لە کەرکووکە مؤسساتە دەوڵەتە ئێرانی بنکەگەلە دەوڵەتە ئێرانی لە ژێرە بمبەکانە کە بەسەر خەڵکە شارە شنۆ ئەی هەنێرێت بمبارانیان کەن بە کۆکتێل ملۆتۆف، بیان سووتێنن تا بزانن گۆپاڵە خەڵک لە خیزی دەراتکە. ئەرتشە کوردان یعنی چی؟ ئەرتشە کوردان ئەوەسەوا دەوڵەتە ئێرانی چنگ و دەندان نیشان ئەدا بە خەڵکە ئێمە. بوم بەسەر شارە شنۆ گەرەکێ بخاتە خوارۆ. هێزە نظامی ئەوە شنۆ تەشەنەی سندگە، شنۆ ئەم سەرزەمینە ئەتەنێت و ئەرتشە کوردان خەریکە تێتە دەرۆ. ئەوانەی وا لە ژێرە پاساو ئەوەی کە خوێنیان بە فیڕۆ ئەچێت و نەیان گەرەکە خوێنیان بە فیڕۆ بچێ بزانن هەر بەهای ئێمڕۆ بە خەڵکە ئێمەی تەحمیل بکەن، خەڵکە تازە متعەینەکە. هێزە گەلە پارتی و یەکێتی ئەگەر لە بەرامبەر ئێرادەی مردمە ئێمە لەم سەروبەندەوە خەڵک خەریکە بە زهور ئەگا. لە سلێمانیا لە پشتە حمایەتە دەوڵەتە ئێرانی و ژێرە قانونا بوێسن، لە بەرامبەر قەهر ئینقلابیە خەڵکیە خۆیان نابوو دەکەن. چون ئەوانەی یارانە ئێمە ئیمڕۆ مؤسساتە دەوڵەتە ئێرانی و سەفارەتخانە و کۆنسولگەریە دەوڵەتە ئێرانی بنکەگەلە ئەمنیەتیە دەوڵەتە ئێرانی لە سلێمانی بسووتێنن، خەڵکە سلێمانی متعەین ئەکەن لە کوردبوونا. با بزانن
ئەو بازیە ئێمە ئەیچنین ئەمە قیام و ئاخێزە کوردانە بابزانن شنۆ ئەڕوا خۆی بکا بە پاندمی شنۆ دەبێ ببێ بە پاندمی هاوکاتە لەگەڵە هەر بمبێکا کە بەسەر خەڵکە شارە شنۆتێت بە هەزاران کوکتەل مرۆتۆفە ئاگر دەبێ بکەوێتە گیانە کارمەندانە دەوڵەتە ئێرانی لە سنەوە تا هەمەدان لە هەمەدانەوە تا هەولێر تا کرماشان یەک دەقیقە نابێ بێسن لە یەک یارە ئەم سەرزەمینە قبول ناکرێ هەر حرەکەتە ئێوە دانەیەکی تر ئینسانە کوردی متحقق ئەکا بە زوهوری ئەگەێنێ و ئەی کێشێتێنە ناوە خیابان و ئەمما دەوڵەتە بێشەرەفە ئێرانی تۆ فکر نەکەی ئێمە فکرمان کرد سەربازەکانە بڕواتە دەرۆ تۆ ئێژی ئەمە ئازاد کریاگە ئیسە سەرباز ئەوەینۆ لە ئازادی نەماکە شکەستە نەخۆی ئەو اتفاقی وا تۆی بەم سەرزەمینە حاکم کردبوو ئەوە بوو کە قدرەتە تۆ تەبیعی جلوەی ئەکرد خەڵکەکە تۆی قبول کردبوو بە جۆرێک بۆیە هێزەکانە تۆ ئەهات و ئەچوو ئەم اتفاقەوە ئیستەکەوتگەوا پێ ئێژن ئەرتەشە کوردان ئەوەسە خەڵکەکە لە زەهنیا تۆی قبول نییە لە مؤسسات تۆ عبوری کردگە تۆ متجاوز ئشقالگەر نامتعلقە بە ئەم سەرزەمینەی تۆ هاوردەیە گورجی ئەرمەنی یەهودیە هندیە پارسیە تورکی خەڵکە نامتعلقی بە ئەم سەرزەمینە کە بە قورقکاریە دەستگاهە بروکراسی بە قورقکاریە بازار و ئینحسارە زۆر خۆتت سەپاندبوو بەسەر ئەم مردمە خەڵک ئیمڕۆ لە فەزای عمومیە متعین بووگە شار هەنە ئەوە سەرزەمین هەنە ئەوە تۆ حیچکارەی تۆ غەڵەت ئەکەی خۆت تەحمیل ئەکەی تۆ پێ دوایە ئەمە نازانین تۆ ئەبزارت هەست تۆ پێ دوایە وانیە ئێمە بزانین تۆ سەگ و سووتکت هەست ئەتوانی 20,000 نیروش بۆیتە ناوە شارە شنۆ مرتی کە تۆ خەریکی تەگە ئاگر بازی ئەەکەی وا ئێمە شنۆ تەسەڕی ئەدەین با بزانیت تەحمل ناکرێت لە یەک نەفەر وا بوت کەسی یارە و ئیمڕۆ ئامادە نەوێ گەورەترین بەها بدا بە دەوڵەتە ئێرانی و ئەقمارە دەوڵەتە ئێرانی خوێن لەسەر پەنجەی هەر کامتان بێت بە دەیان هەزار ئینسانە کوردی لە پەسیوی و خەسیوی وا دەرتێرێ و ئەیکا بە ئینسانە کوردی دیتان خوێنە کوڕە 16 ساڵەکەی شنۆ نەفیڕۆ نەچوو خەڵکە شنۆی متعین کرد لە کوردبوونا لە خەڵکبوونا لە ساحێوە ئێرادەبوونا دیتان کوژیاگەکانە دیوان دەرە دیتان کوژیاگەکانە سنە ئیمڕۆ بە فیڕۆ نەچوون بیمارستانە کوردانیان متحقق کرد پزیشکیان لە پۆزیشنە شغڵی و سنفیا هاوردە دەرەوە کردیان بە ئینسانە کوردی بوو بە مردم تەمامیەتە خۆی نیاگەسە اختیار مردم و ئاخێزە مردم با بزانن دەوڵەتە ئێرانی بزانێت شنۆ بە هێز نظامی بگرێتەوە مێشکە خەڵکە شنۆ ناتوانێ بگرێتەوە ڕعب و وەحشەت ئیجاد ناکات با بزانن خەڵکینە لە شەڕە شارە کلاشینکۆف ئەسلحەی خازێک نییە بە کوکتەل مۆلۆتۆف بیان سووتێنن گڕە ئاگرەکە بوێنن وەکو ڕسق ناوە فازڵاو ئاگر بگرن و هەڵخەنەوە بتۆقێن ڕعب بن بەسەریانە وا ئەمانە گەلەکیانە بە ڕعب ئێوە بوونە ناوە خەسیوی وا ئەمانە گەلەکیانە بە ڕعب بەر بە مردم بوونە ئێوە بگرن ئەمە هیچ نامان تۆقێنێت ئێمە ئیستەواینە دەورانێکا لەحزە بە لەحزە ئینسانە کوردی متحقق ئەوێت ئینسانە تاریخیە کوردی لە دایک ئەوێت ئێستا سلێمانی هەوێنە ئاگری گەرەکە با بزانن دەوڵەتە ئێرانی ئێشێ بزانێت لە ڕانیە لە پشدەرە لە سۆرانە لە هەولێرە لە خانەقەینە لە سنا لە جوانڕوا لە پاوا لە کرماشانە هاوکاتە لەگەرە هەر بمبێکە بەسەر خەڵکە شنۆدایی ئەکات بە هەزاران کوکتەل مۆلۆتۆفی بۆ ئەچێت هەر کوکتەل مۆلۆتۆفێک ئینسانە کوردی متحقق ئەکات هێزە کوردان دەرئەخات ئاینە کوردان دەرئەخات و ئەوە فەرمانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆز سەردەرکردنە لەو فەرمانە ژێرە باری دەرچوون ڕسواییە تاریخیتان بۆ تێرە بابزانن مانەجێ لە مەردانەگی مانەجێ لە ئینسانیەت ئێستا ڕقابەتەوە دەروکەوتن و سەروەربوون و گەورەبوونە دەورەی مەردایەتی عەسرە ئاخێزیانە بابزانیت هیچ کەسێ بە فیڕۆ ناچێت هەر بەردی وا تەقێنرا ئینسانە کوردی متەوەلد کرد
هەر کەسێ وا کوژریا ئەوانەی وا خەسیگ بوون و بێتەفاوت بوون مەوزەعیان گرت و قەستیان کردو بوون بە ئینسانە کوردی وا شەقامەکانە کرماشان ئەهەژێت ئیستە با بزانن ناوێت بێڵن شنۆ بەرپەنگ بدرێت ڕۆح شنۆ دەبێ کوردەوار بگرێتەوە پەندمیە شنۆ دەبێ کوردەوار بگرێتەوە و ئێوەن با بزانی تۆ ئەگەر ئەرتشە گەرەک بوو گەرەکت بوو ڕۆح حاکمیەت بشکێنیت ئمڕۆ هەر بەردی ئەیتەقێنیت مردم ئەبێ بە مردم هیچ هێزێ لەوە قەویتر نییە هەر نەفەرێ شەقێک ئەوە شێنێت مردمتر ئەکات کورد کوردتر ئەکات وە کورد لە خەسیوی دەرتێرێت